کوردستان ئەوە شار ئەوەش ئێمە کە وێنەی تیاگرین لە هەموو دنیاە شتی سیر و سەمەرە و سەرنجڕاکێشەیە ئاخۆ لە وڵاتی ئێمەیە لە شارەکانی ئێمەیە ئەو شتە سیر و سەمەرانی کە سەرنجی ئێمە ڕاکێشێت چییە؟ ئێمە لەم بەرنامەیە کۆمەڵشتی سیر و سەمەری سەرنجڕاکێشتان بشانەین بەڵام خۆزگەم ئەم شتانە نەبوونایەتە سەرنجڕاکێشان بەڵکو جیاوازیشی باشتر یاخود بەڵکو باشتر بواە ئێوە لەگەڵمان ئابن سەیری شتە سەرنجڕاکێشەکانی وڵاتی ئێمەکەن سەیری ئەو شتانەکەن کە لە جگەی خۆیانانین سەیری ئەو پرۆژانەکەن کە تەواو نەکراون لەگەڵمان ئابن هەرکە لەدایکە بین یەکەم شوێن کە پیشانی ئێمەی ئێین کە چاومان پێکەوێت مردنە بۆچی؟ ئەمە شتێکی سەیرە ئێرە نەخۆشخانی مناڵبوونە واتە ئەو نەخۆشخانەیە کە مناڵ تیای لەدایکە بێت تۆزێک بەرەوە سەرەوترە ڕۆین لە تەنیشت ئەم خەستخانی لەدایکبوونەوە کە مناڵی تیا لەدایکە بێت با بڵین کە ژیانی تیا دروستە بێت شوێنێکی تر هەیە پێڵەن توپ العەدلەکە کام شوێنە بەردەوام ئەو کەسانە یاخود مردوەکانی بۆیە کە لێرە دایانرێت و دوجار تەسلیمی با بڵین خێزان و کەس و کارەکە کرێتەوە لە نێوان نەخۆشخانی مناڵبوون و توپ العەدلەکەیە دیوارێکەیە ئەبێ لە ژیانە ئێمەش بڵین دیوارێک لە نێوان ژیان و مردنە هەیە ئەو دیوارە چی بێت ئەبێ بڵین دیواری نێوان توپ العەدلەکە و نەخۆشخانی مناڵبوونە با بزانین ڕێی هاوڵاتیانیشە پرسین لەسەر ئەمە ئایا بەلایەنەوە سیر نییە لە نێوان دوو خەستخانەیە کە پێچەوانەی یەکترین یەکیان لەدایکبوونە ئەیتریشیان مردنە تەنها دیوارێکەیە لەگەڵمان ئابن بۆ گواستنەوەی تەرم سڵاوتان لەبێ بەڕاستی هەر کەسێک کە یەتێ ئێرە جێی داخە کە ئەم شوێنە ئەبینین زۆر جار مەرجی ئازیزانمان بیرەکرێتەوە کە لە خەستخانەوە ئەگەر ئەم کەسە نەخۆش کەوتووە بە نەخۆشی کۆچی دوایی کردێت هێنراوەتە ئێرە بۆچی خەستخانی مناڵان لەدایکبوون کە ژیانە لە تەنیشت شوێنێکەوەیە کە پێڵەن توپ العەدلەکە و پەیمانگای پزیشکی دادی سلەیمانی لێرە مردن هەیە و لەو دی ژیان ئەمە ڕێکەوتیان چی؟ ئەمە هەر بە ڕێکەوت شوێنەکەەوە بووە ئەم شوێنە ئەجۆزرێتەوە بۆ شوێنێکی دیکە کە دوورە لێرەوە لە پلانایە بڵێ تا ئێستا ماوەتەوە ئەم شوێنە لێرەیە بەڵام شتێکی سیر نییە بڵێتەوە هەوڵی بۆی راوە چونکە لەوە پێش ئەوێ نەخۆشخانەی هین نەبووە ژنان و مناڵبوون نەبووە بەڵام ئیستا ماوەیەکە کەوایە کەوتە سیر نییە بەلاتەوە کەوتە سەیراوە ئابوا زووتر ئێرە بەجێزرایەتەوە چاوەڕی چیەکەی؟ بەڵا چاوەڕێی مناڵەکەمەکەم لەدایک بێت بەڵێ باشە مناڵەکە لەدایک بووە بەڵێ ئەنی هاتۆتە ژیانەوە پرسیارێکی لێ یەکەم یەکەم شوێن کە تۆ پێ ڕۆیت و ئەم مناڵە ئەگەر چای پێ بکەوێت کوێیە بزانمەزانیت یەکەم شوێن فریاکە دەرەوە کە یێنمە دەرەوە ئەم ڕێگایە ئەم ڕێگایە بەرەو سایدەکەی ئاوا ئاڕات بەرەو سەرەوە ڕۆم دوای بەرەوە بینایە لە تەنیشت خەستخانەی مناڵبوونەوە پێڵەن چی؟ ئەوەی توپ العەدلەکە چی تیا لەوێ؟ مردووی تایە باشە لە نێوان مردن و لەدایکبوونە دیوارێکەیە لێرە بۆنی ژیانەکەی لێ بۆنی مردنەکەی تۆ چی تێ لەسەرەوە؟ لێرە بۆنی ژیانەکەی وا هەستەکە کاتێکە لەدایک ئەبی ئەچتە ناو ژیانێکەوە ئەبێ کاتێک تۆ ئەو ساتە لە بیر بێکەی سا ئەو منداڵە لەدایک بووە ئەبێ ئەوەش لە خەیاڵ بێ کە خۆی گەورە ڕۆژە بێ لێتە سێنێتەوە و ئەمرێت سیر نییە ئەم ڕێکەوتە دوو بینا لە تەنیژ یەکترەوەیشیان لەدایک بوون ئەویتریشانینە زۆر سەیرە بەڕاستی کە ئینە ناو ئەم شوێنەوە کە پێڵەن توپ العەدلەکە کە بەردەوام ئەو نەخۆشانی کە لە خەستخانەیە کۆچی دوایەکەن یا خوڕ بەڕوودایە کۆچی دوایەکەن مردوەکان تەرمەکانیان ئێنە ئێرە لێرە هەست بە بۆنی مردنەکەی لێرە هەست بە بۆنی ئەوواکەی کە ژیان لێرەیە کۆتاییەت ئەمە شوێنەکانیانە کە تەرمەکان لێرەیە دانرێن
پاشان پشکنینی بۆ کرێت و پاشان ئەدرێتە دەست خاوەن و یاخود کە سوکاری ئەو دەرما و لێرەوە بەڕێکرێت بەرەو مزگەوت و دوجار بەرەو گۆڕستان. ئێرە بۆنی مردنی لێت لە نەخۆشخانەی مناڵبوونشە بۆنی ژیان و بۆنی زیندوێتی لێت. بەڕاستی ئەمە سەیرە. سەرنجڕاکێشە زۆر یعنی شتێکی سەیرە ئەبووە ئەو شتە هەر نەبووە ئەگە ئێمە حکوومەتی هەرێم شتێکی وای بکردایە ئەو بینایە لێرە دوور بکەوتایەتەوە بە ڕێکەوتێکی سەیرە. بیری لێ کردوتەوە بڵێ باشم دوو خەستانەیە بۆ بەیەکەوە منیش زۆر یعنی تەعاجوبم سارێکلات تا ئێستا بۆ بە پرسیارێک بەس ئەو پرسیارەژەوەیە گەڕێتەوە بۆ ئیشی حکوومەتی هەرێم ئەبێ ئەو بینایانە لە یەک دوور خاتەوە. ئێستا ئێمە لێرە چاوەڕێ شتێکی خۆشین مژدەیەکی خۆشە لەولە ئەمان ترسێنێت. شتێکە خستینەوە بەڕێزت بەڵێ ئەوانی کە لێرە چاوەڕێەکەن کە مناڵەکانیان لەدایک بێت هەمویان بەدەم پێکەنینەوە چاوەڕێەکەن بەڵام لە سەرۆتورەوە کە دیوارێک نێوانیانە لەولاوە بەدەم گریانەوە چاوەڕێی تەرمی مردوەکانیانەکەن. بەڕاستی سەیرە لەگەڵمان نابن بەردەوامی. شتێکی تر کە سەیرە لە وڵاتەیە چاویلان کە مەشروعی کۆمپانیایەکە توانیوێتی شوێنێکی گەشتیاری گەورە بۆ دانیشتوانی نەک تەنها کوردستان بۆ عێراقیشی بکاتەوە. ئێمە ڕکلامێک باسی ناکەین بۆ چاویلان بەڵام حەقێکی وەکوی کە ئێمە ئیبینین لەم شارەیە کە کراوەتەوە. کۆمپانیایەک توانیوێتی مەشروع بکاتەوە بەڵام ئایا ئاخۆ حکوومەت توانیوێتی لە بەردەم ئەم مەشروعەیە خزمەتگوزارەکانی خۆی کە تایبەت بە ئیشوکاری خۆی پێشکەش بە شارەکە بکات. بۆ نمونە هەر بەرامبەر بە چاویلان دیگەشتیاری شوێنێکەیە خەڵک پیسی تێفڕێت ئەمە لەبەر ئەوەی بۆیە خەڵک پیسی تێفڕیا لەبەری حکوومەت ئەمە کاری حکوومەتە نەیتوانێت تا ئێستا لە بەردەم ئەم مەشروع گەورەیە شۆستەیەک جادێ بکاتەوە. ڕاستە قیتاوەکە کراوە بەڵام ئەمە شوێنی شۆستەیە و شوێنی هاوڵاتیانێکە بە شۆستەیە بڕۆن بەڵام وەک ئەبینین بۆتە شوێنێک کە شوێنی زەبڵدان و پاشەڕووی خەڵک کە فڕی ئەیات وەک ئەبینین ئێستا گەر پێشەوە دیمەنەکان وێنە بگرێت تا خوارەوە خەڵک شتی تێفڕیاوە. ئەمە یەکێکە لە شتە سەیر و سەمەرەکانی وڵاتی ئێمە. شتێکی سەیری تر لە شاری ئێمە و لە وڵاتی ئێمەیە کە تا ئێستا ئێمە شت فڕینە سەر زەوێکە ئەگەر ئێمە جگەرەمان خوارد ئەوە پاکەتەکەی فڕێین بەڵام لەوە سەیرتر کەسێک جگەرەش ناخوات بەڵام لە ساڵی هەشتاکانەوە ئەو پاکەتانە کۆکاتەوە کە زۆر جار جگەرە خۆرەکان پاکەتەکانیان فڕێن. سڵاو لێبێت. وڵی لاشتاکانەوە کۆکراوەتە پاکەتەکان نوعیتیایە هەموو بەڵێ زۆبێ نوعەکانیتیای بەڵێ ئەوەی کە دەست بگوت بهێناو مەم تۆ بۆچی پاک کردەوە هەر لەبەر ئەوەی کە پاکوتە میزی یاخود لەبەرەوەی کە خۆ حەزیلێتیکان هەم لە حەزەکەشم پاکوتە میزیەکەی زۆرش حەزلێتی گوێگەم جگەرە ناخۆی ناوەڵا لە ژیانمە نەخواردە خواردم بەس ئەو جگەرێنێ بڵێ بە وەکو خەڵک بیخۆی ناوەڵا حەزم لێ نییە نەفەسێک لەوان نەفەسێ دوو نەوەدوای فردرەکەیەک نەفەس جگەرە خۆر تۆ لە 10 ساڵیش نەفەسێک ئارەوەڵا جگەرە خۆر بەڵام پاکەتەکان هەر حەزم لێتی ئەرەوەڵی لە وازم ناو مۆبایلەکەش هەیەوانی بەڵێ منە مۆبایلەکە هەیە زانی سێریشکی سێرێکی مۆبایلەکە بەسەر چاو زۆرشە ئەمەش بەڕاستی جێی سەرنجە و کە ئێمە تا ئێستا خۆمان نەمانتوانیوە پێشەوە جانگەر نازام دەرەکەوێت ئەمە وێنەی ئەو پاکەتانێک کە ئەم هاوڕێ بەڕێزەمان کاکسالار لە ماڵۆڵی ئەمە هەمووشی نییە نیوێت بڵە حسابیکە نیوەیە هەموو جۆرشتیە لەو عنوعیتە لە ئەوروپا شوێنە لە کۆمەڵێ هەرچی پاگە دەیاتە سلێمانەوە ئەورم گرتووە کڕیمە یان هێنانە بۆم پاکەت بە بەتاڵی کردێتەوە نا بە پڕیشتیاتی هەمووی پڕا باڵێ پاکەتی کۆنی چی بەسن ئەوانی کە لە ناو شاری سلێمانیا بیان ناو عێراق زۆربەی کۆنەکان تیاژە بە زەمێک کەمەوە ڕیمی تایە ئەرندوێتە کۆمەڵی بەخایتیە سەچۆن بەخایتیە ڕیمی تایە ئەسبینی کە کۆمەڵ خەڵک نازان بەخۆناوەکان زۆر زۆرە سا لەسەر خاڵنی بڵم چیچ هەمووی پڕە بەڵە زۆربێ زۆر سەجادە پاکەتێک بە بەتاڵێ بینی هەڵێکیتەوە بەڵارە وەڵام باسکەنم بە سێریەکەم هەڵێگرمەرە بەڵێ هەمووی زۆربێ بێگوان پاکەتەکەی بەتاڵە بەڵێ فڕیاوە دوای کە جگەرەکەی تاوا کردووە تۆ بڵێ ئەم پاکەتاڵێکیتەوە بەڵێ گەنم بە هەڵێگەم بەڵێ بەسەوە زۆر بەڵەوە پێشە نوعی هەیە بەسێ هەیە دووسێ نوع هەیە لێر بەس پێشە نوعی لە سلێمانیا بەتەمانی مەسەن مەعرازەی پێشانگایشی لێ بکەیتەوە وەڵاگە شوێن دەستکەی بەرە وەڵا حەزم لێتی لە مەعرازێکی شوێنیش گەورە بەس پاکەتەکان چووکە زۆربەی دەگمەنە نییە لێرە
زۆر نارم دەری خەم ئەگەر تۆ پێشانگایەک کردەوە پێشانگای بڵێم پاکەتانە نای ئەنی چی والله بڵم چی نای بڵم خولیە هیوایەتە شتێکی وا پاکردنەوەیە پێشانگاکە و ناوەنی چی ئەنووسی پێشانگای پاکەتی جگەرەکە ئارە وڵای مەجنوا بنووسین جگەرەکان زۆر زۆریشە زۆر چاکە ئەمە یەکێکە لە شتە سەریر و سەمەرەکانی وڵاتی ئێمە بە بەردەوامی ئەو شتانی کە ئەی خۆین جگەرە بێت یاخود پەرداخی شەربەت بێوەکوب ئەمانی کەی بینین فڕینە سەر جادەکە کەسێکیش لەو لاوە کۆیە کاتەوە ئەمە جێی ئەوەیە بڵین سیر و سەمەرەیە. ئێستا هەورێکی ڕەش بە ئاسمانی سلەیمانیەوەیە کە هەوری پاییزە و وردە وردە نمە نمە باران ئەبارێت بەڕاستی کەشێکی خۆشە بەڵام سیر لەوەیە بوو لە 20 نوێیە ئەوش ئەو ڕۆژەی کە یەکەم ڕۆژی پاییز بوو کە ڕۆژی با بڵین هەڵبژاردن بوو بۆ سبینایە هەر لە پاییزە لەبەر ئەوەی کە کۆمەڵێک لایەن دڵیان خۆش بوو بە ڕاگەیاندنی ئەنجامەکانی هەڵبژاردن لە جێی باران ئەو شەوە فیشەک باری ئەمەش شتێکی سیر بوو لە وڵاتی ئێمەیە لە جێی باران فیشەکە بارێت ئەبێ گۆرانەکەی هونەرمەند کاوەمان بیرکێتەوە لە وڵاتی ئێمەیە لە جێی باران خۆڵە بارێت دوای ناوەبڕێکە گەڕێنەوە وڵاتان دوور مەکەونەوە لەگەڵمان نابن.